بەڵام بەردەوام دیکەین وەکەمە ئاماژە پێدایک و تەوەرێمەیەک لەسەر زێدەکردنا باجێ دەبێت لەسەر تڕمبێلان کو دەدەما دەرباز بوویدا ئەو باش ji bal hikûmeta Herêma Kurdistanê ve li ser tڕمبێلên تایبەت هاتە زێدەکردن بە یەکێکی کارڤدان و نەڕازیبوونا وڵاتیان بەڵێ ئەمەش لە کاتێکە بە تایبەت کە خاوەنە ئۆتۆمبیلەکان ئەوانی کە ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستانەکەن لە گومرگەکان گومرگ دەدەن جگە لەوە ژمارەی با بڵێن پارەی تابلۆ ڕسوماتی تابلۆ و جگە لەوەش ڕسوماتی ڕێگەوبان ژینگە کۆمەڵێک ڕسوماتی دیکە دەدرێت ئەلبەتە تا ئێستا باسی وردەکاری ئەم باجە نەکراوە کە ئایا شێوازی پێدانی باجەکە چۆنە چەندە وردەکاری ئەمە بڵاو نەکراوە لەمە هەوڵ بدەین بۆ ئاگەهیان و هەروەسا باندۆری نوێژی شلەوە بکەیت دیگەل بەرز گردون عوسمان و بخواد چالاکوانێ بوارێ هاتوچێ کار دکات گەلێک بەخێر بێ سپێداتە باش بەخێر بێت کا گردونەوەی کە مەسەلەی باج لەسەر ئۆتۆمبیلدانانەوەی کە ئەو بڕیارەی حکوومەت زێدەباریەوەی کە چەندین باجی تری شوەرەگیرێکی ژینگەی هاتوچۆ زۆر بابەتی دیکە ئەمە فشارێکە لەسەر هاوڵاتیان یاخود وەک حکوومەت دەڵێ ڕێکخستنەوەیە بۆ ئۆتۆمبیل و وەرگرتنی بەڵێ پێشەشی بەیانیتان باش بەیانی بینەرانی ئێنارتی باش لە ڕاستیەوەی کە ئێمەمانی قسەی لەسەکەنایە چەندێک کاریگەری ئەوێت لەسەر ڕەوشی هاتوچۆ ئەم بڕیارانە ینی بابەتەکە خۆی ئەمەیە من بۆی ئەمێ قسەی لەسەر بەڵم سەرەتا بێ بگەڕینەوە بۆ چەند خاڵێک لە پێش ئەمی کە ئێستا ئەم بڕیارە دراوە خۆی پرۆسەی هێنان و هاوردەکردنی ئۆتۆمبیل تقریبا لە هەموو جیهان و جیهانی پێشکەوتووە بەم شێوە تقریبا لە کوردستانیشە چەند هێشتی ئیزافە کراوەتە سەر ئەگەر کۆمپانیایەک هەبێت هاوردەی ئۆتۆمبیل کارە دەرەوە لە خاڵە سنووریەکان ڕسوماتەیە گومرگەیە و هاوڵاتیش کاتێکە چێ ئۆتۆمبیلەکڕێ پارەی گومرگەکەی لی ئەسەنێتەوە واتە کاتێکە ئێمە ئۆتۆمبیلە کڕین پارەی گومرگمان ناوە یعنی خۆی بەهای ئۆتۆمبیلەکە ئەو بەهایەنیەکەشی لەسەر مرگیشی لەسرە بێگومان من ئەگەر خاوەن کۆمپانیایەکی هاوردەکردنی ئۆتۆمبیل بم خۆ بە زەرری نایم ئەو پارەی کە لەسەری من ماڵە زائیدەن لەو کەسەی وەرەگرمەوە باش ئەمە کەواتە هاوڵاتی لێرە پارەی بڕێ پارەی یا حەقی گومرگ تقریبا ئەمە لە هەموو جیهانە بەم شێوازەیە یعنی بەم شێوازەیە ئەگەر مەگەر بڵی لە وڵاتەکە خۆی ئۆتۆمبیل دروست کرێ جاینە سەرچینە سەر پرۆسەی دەرهێنانی تابلۆ خۆی ئەلێرەوە خاڵک خراپەکە لێرەوە دەستی پێ کردووە ینی هەتا ئێستا ڕوون نییە ئەم بڕەپارە زۆرە بۆچیین ئێمە گومرگە یاومانە لە هەموو جیهانە ینی لە وڵاتە پێشکەوتەکانی جیهانە بەهای تابلۆ ناگاتە $30 بۆچی ئەم بڕەپارە زۆرین پرۆسەکەی چییە؟ کاتێ جەنابێت ئۆتۆمبیلێکە کڕی ئەچیتە بڕیەشێ لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ مەلەفێکت بۆکەنەوە لە سێڤەری لە کۆمپیوتەرا و لە مەلەفێکیشت بۆکەنەوە بە وەرەقە لەگەڵ بەرامبەریە دوو تابلۆی تەنەکە دێنێ تەنەکەیە بەڕاستی لەگەڵیشە ساڵانە ینی سەنەوەکەیکی کاغستێنێ بای ئەم هەموو ملیۆن دینارێ یعنی ئەمە خۆی لێرەوە ئەمە خاڵە خراپەکەی پارە خواردن هەر ڕێک ئەمە ینی تۆ چی ئەەکەی ینی ئەو پرۆسەیە ئێستا جەنابێت لەوانەیە ئۆتۆمبیلە درن ئێستا زیادکردنی ئەم باجە ئێستا ئەوەش بەڵێ بەڵێ ئێستا ئێمە سەر ئەوە ئەلێرە خۆی ئەمە کێشەکە لێرەوە دەستپیەکە ینی بۆ لەبەروی کە لواوە هەر هاتووە بەم شێوازە حکومەت تاک پارە ئەکێشێتەوە لە تاک بە تاشی کۆمەلگا بەم شێوازە جا بزانین کاریگەری خراپی لەسەر هاتوو چۆش شێبێ لە دوای ئەمەوە بڕیارێکی تریان دەرکرد بۆ بڕیارەکە على ئەساس بۆ مەسەلەی ژینگە و ڕێگاوبان تەمان ئەو وەسڵی کە ئەشتین لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ پڕیەکانەوە بۆمان نەنووسراوە ڕێگاوبان و ژینگە نووسراوە کارتی زانیاری ئێستاش نازانیم کارتی زانیاری چێ بەس بە ناوی ژینگە و بە ناوی ڕێگاوبانەوە لە هاوڵاتیانەوەێکی لێرەوە خاڵەکە چی دەستپێکا و دەستپێکە کاریگەری لەسەر شۆفێر چییە؟ ئێمە پاکاتێ حکوومەت پارە لە شۆفێران ئەسەنێ بۆ ئەوەی کە شەقامەکان نۆژەنکە بۆی ژنگێکی باشمان بۆ دەسەبەرکە بەڵام ئەمانەی هیچ نەکردو ئێمە ئەبینین هەمومان لە شەقامەکانمان لە هەموو کوردستانە ئەیبینین چۆنە و چۆنی کە زۆری بەڕێگای مەرگ بەڵێ بزە بەدوایە ینی جەنابەت شۆفێرێکی پارە ئەیت لە بەرامبەری ئەوەی کە با بڵێن خزمەتگوزاریەکە دەستکەوێت دەست نەکەوتووە دوا بڕیاریش ئەم بڕیاری کە یانە لەسەر ئۆتۆمبیل تەمان لە کۆبوونەوەیکی ڕۆژنامەوانیان کردبوو
لە کۆبوونی ڕۆژنامەوانیەکەیە باس لە هەنێ ئۆتۆمبیلی گرانبەهاکرا لە کۆبوونی ڕۆژنامە بەڵام لەو بەیانەیە یان ئەو کتابی کە من بینی ومە لە ڕاستیە ئۆتۆمبیلی تایبەت ئۆتۆمبیلی تایبەت کەواتە هەموو ئۆتۆمبیلێکی تایبەت دەگرێتەوە ینی خۆی لەوەچی هەوڵێک بێ ئەگەر سەری گر باش سەری نەگەر ئەو ساز باشە ینی ئۆتۆمبیلی گرانبەها کێ ئەم پێوەردانێ بۆ بەهای ئەم ئۆتۆمبیل ینی سەنگاندنی بەهای ئەم ئۆتۆمبیلە بە حسابی خۆیان ینی لە نێوان دوو کەوانەیە کەمەش هیچی کیوا لە جیهانە نییە ئۆتۆمبیلێکی گرانبەها لەگەر باچە بێ لەسەر هەمووی هەیە و دوامە هەشمانە باجیشمانێ سەوان بۆ لە سەرەتاوە باسی پرۆسەی هێنان و هاوردەکردنی ئۆتۆمبیلم کرد بابزانین هەموو ئۆتۆمبیلێکێتە وڵاتەوە بەم شێوازە ئەمەمو پارەیە ساڵانە پارەیە بەڵام ئۆتۆمبیلی گرانبەها ینی ئۆکەی تۆخۆ يعني ما بس تشيء قلت هو ببيعوا مبلغكش دياري مبلغكش مبلغك باي او انده بيع وجا جرام بها بلا حتى لما سلي درهناني اسمه صار او خاله درهناني تابلوشا يعني زور يعني كوميديا بابتها ملف يكتبوكاتو كنت ما انا وبري بريات كان يعني شو بزالي قاش سلندر بيا برز بيا او بري باريت يعني ملفكي جورتر بوكي تو فولدر شي بوكي تو الكمبيوتر اتوسي جورتر يكي بو ابي يعني ام بي ولا هبي بالدنيا اما بس لو اني لا بياك بون مناقص سياري بون من بستونه كان زياتر بيت رنقا خرجي زياتر بيت زياتر بجينجا بيس بكا زياتر غاز جرا كان دربكات اما لكاتيكا كاما باريجينجا بين و لبو باريجينجا اما كار بكري لسر باراستني جينجا والله ما حزين ما بس الدواء كليرا او باري ورقي لباراسني جينجا وشاكني رقبانا كانش مكان بله انا اوي كمان باس كم عمل درهناني تابلويا يعني كاتي شين تابلوي شي اوتومبيلي ورقرين اگر اوتومبيلك برز بي نرخيك وبستوانكاني قوري بي راستا ولا همو جهانا ببي سايزي بابلين قياسي ماشينه كي ببي بستوانكان بابلين ضريبه باش ابي جواز الاوتومبيل يكون اوتومبيل يشتري اما والله لقل برامبري شوفير كاتيك بالربارك ايا خدمه گزاري ورقيت ولا برامبريا اما وري ناقينو اما بو دابين كردي موچا يعني لراسيا ما خوي خرابيك ليرا اما بتنا في الشاركه وحكومتها ولا ورقيه وبارا لها ولاتين ورقيت بيقومان رويه زياترني ولوا اوي كغرينغو مجمعني قصيده سركين كوكو بارا ورقري بو خدمتي شقامو جادوبانا كاني بيناكي يعني اما زوريني كولانا كان دتوانو صانو نوي كولانا كان مال الهريمي كدوسانه ما هاتشيت يعني بزانين كمان مال الكولان بين درا ولا كولانا بجين زين كمان هەمایەکی هاتوچۆ مان بینیوە لە باشە کاک گەردوون لە وڵاتانی دەرەوە لە وڵاتە پێشکەوتوەکان کە باج زیاد دەکرێت لەسەر ئۆتۆمبیل لەسەر کەرتێکی دیکە لە بەرامبەردا بۆ نمونێ ئەگەر ئۆتۆمبیل بە نمونە وەربگرین کە باج لەسەری زیاد دەکرێت لە بەرامبەرە یعنی حکوومەت هۆیەکانی گواستنەوەی گشتی باشتر دەکات یعنی بە تەواوەتی هەموو هۆیەکانی گواستنەوە لە نێوان شارەکان لە ناوخودی شارەکان بە شێوەیەکی باش ڕێک دەخاتەوە ئەمە کراوە لە هەرێمی کوردستان بێگومان نەخێر نەکراوە هاتوشوی گشتیمان سفرە ئێمە شقام و ڕێگایەکمان هەیە تایبەت بێ بە هاتوچۆی گشتی نە شەمەندە نەفەرمان هەیە نە فڕۆکەکان لە نێوانی شارەکانە کارەکە نە ڕێگەی ئاویمان هەیە نە ترامۆیمان هەیە یعنی ئەمانە هاتوچۆی گشتین سفرە هاتوچۆ لەگەڵ ئیشا زیادکردنی باچ ینی خۆی فەن و هونەری خۆی هەیە لەوە نییە تۆ پارەت پێنەبوو بە هەڵسی بڕیاربی لە خەڵکی بسەریتەوە ینی خولیەکەکە ینی ئەو پارەیە بە موچەخۆر لە موچەخۆر بەندە زیاتی و بە دەست لێ سەرێتەوە ینی ئەمە کاریگەری هەیە بۆ خودی سایکۆلۆژی شۆفێرەکان شەکە گەردونێکێک لەو وەزارەتانێک کە داهاتێکی زۆری هەیە خۆت پارەیەکی زۆر کۆکاتەوە هاتوچۆیە بەڵام ئەو پارەیە زۆر جار ناگەڕێتەوە ینی جگەلەوەی کە ناچێتە خزمەتی جادە و ڕێگەوبانەکان لە هەمان کاتیشدا زۆر جار باس لەوە بەڕێبەرایەتەکانی هاتوچۆش گلەیی یەکەن کەڵێ و داهاتە بۆ ئێمە خەرجمان بێتەوە داهاتە ونە بێتن خۆی ئەمە ناوانەی چی؟ ناوێت چی هەیە یەک ناوی هەیەەوە ینی زیاترین یەکەون بیانی چی هاتووە بەڵام بێگومانەوە ئەوە تەواوە ینی بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ ینی خۆ ئەوانی دەسەڵاتیان نیە ئەوان تەنفیزی ئەوە برەکەن لەسەرەوەی باش ئەو ڕۆژی ئەم بڕیارە بڵاوکرایەوانەیە چەندین یاساناس و پارێزەر باسییان لەوە کرد کە ئەم بڕیارە نایاساییە چونکە
هەر بڕیارێک هەر زیادکردنی باش دەبێت لە پەرلەمانەوە دەبچێت یعنی کاتە قابلیەتی ئەم بڕیارە بۆ گۆڕین بۆ جێبەجێنەکردن لە چه ئاستێکە یعنی ئەکرێت بگۆڕێ ئەکرێت لە پەرلەمان ڕەت بکرێتەوە خۆی بەپێی یاسای برێمەرمان هەیە یاسای 2004 برێمەر مامەشهورە بۆ تایبەتە بۆ مەسائلی هاتوچۆ لە پێم وایە لە بەشەمادەی دەیە باس لەوە ئەکاتکەوە وەزیری ناوخۆ لەگەڵ وەزیری دارایی بە هەماهەنگی ئەتوانن بڕی سەرپێچی بەرزکەنەوە نەک سەرپێچیەک ینی باڵێن بڕی غەرامەیەک یان ڕسوماتێ بەرز بکەنەوە بەڵام نەک بۆ ئەوەی بتوانن هەل لە خۆیانەوە ڕسوماتێکی تازە دروستکەن ئەمەیتیان نهاتوە لە یاسایەکە لەسەر چەند بنەمایەک بەڵێ مەسەلەن بۆ نمونە دەرهێنانی مۆڵەت مەسەلەن بۆ نمونە 50,000 دێچێت بە هەماهەنگی ئەو دوو وەزارەتە ئەتوانن بەسەرەن بیکەن بە 6 ئەمە داهێنانی بکەن بڵێن ئەمانەیە بۆ فلان پرۆسی دەرهێنانی مۆڵەتێکە دەرهێنانی هەرچیەکە ئەم بڕەپارێ ئەمە ئەبێ بگەڕێتەوە بۆ پەرلەمان لە ڕاستیە بە پەرلەمان قەراری لەسەر بات بەڵام بەداخەوە ئەمە ینی شۆفێران پابندبوونی شۆفێران یان پابند نەبن یاخود فشاری شۆفێران شۆفێر ینی کێشەکە لەوەیە شۆفێر دەسەڵاتی نییە وەکو تاکێک ینی ئۆتۆمبیلێکی بێگەر باجەکەن یان ئەو بڕەپاس مۆڵەتەکەی بۆ تازە ناکەنەوە یان باڵی ساڵنامەکەی بۆ تازە ناکەنەوە کە ساڵنامەکەی تاوان بۆ تازە نەکردەوە ئەکرێتە مەفرەزیەک و سیارەکەی بەپێی بڕیارەکە بێت لە خلالی 2 مانگە دەبێت وەزارەتی ناوخۆ هەڵبستێت بە دیاریکردنی باج و جۆرەتی باجەکە ئەنی پرسیارەکە لێرە ئەوەیە ئێمە لە ئێستەیە بۆ نمونە هەر کەسێک ئۆتۆمبیلی کڕی بێگ و مرگی داوە ئەو باج و ڕسوماتانەی کە بۆ وەرگرتنی ژمارەیە بۆ وەرگرتنی تابلۆیە بۆ ژینگە و ڕێگا و باناوی کە ناویان لێناوە ئەو پشکنینانی کە تایبەتە لە کاتی تازەکردنەوەی باڵین سەرنەوەی سیارەکانە ئۆتۆمبیلەکانە هەمووی دەدرێت یعنی ئەم باجە ناوی دەنێن چ باجێک ماوە هاوڵاتی نەیە خۆیان وەڵام بەرەوە بەڵام وەکوتم هیچ شتێک نییە لە دنیاە لە جیهانە من شتی وام نەبینەوە چەنەها وڵاتی جیاوازە من ژیانم گوزەرانوە لە ژیانمان نەمبیستووە ئۆتۆمبیلێکی گرانبەها ئەبێ باجەکەی زیاتر بێ لەبەری گرانە بەڵێ لە بەپێی باڵین گەورەی بچوشی و قەبارەی زوێنەرەکەی بەڵێ با بڵین چەند بستوانە چەندێ ڕەنگان دێجار بە 10,000 دلاریش ئۆتۆمبیلێک بۆ بەشێکی زۆری هاوڵاتیان گران بەها بێ بێجگە لەوەش بابەتێکی دیکە هەیە بۆ نمونە لەوانەیە ئۆتۆمبیلێکی مۆدل بەرز 2019-2020 بێبایی 12,000-13,000 دلار بێ بەڵام لە بەرامبەردا ئۆتۆمبیلێکی دیکە مۆدلی 2006 و حوتیش بێ بەڵام بایی 20,000-30,000 دلار بێت ینی ئەمە پرسیارەکە ئەوەیەکی ئەم نرخانە هەڵ ئەسەنگێت کە لە ڕابردووە ینی زۆربەی کات لە دەستگا حکومیەکان لە کاتی هەڵسەنگاندنی نرخی شتێکدا زۆر زیاتر نرخی پێدرێت لەوەی کە خۆی هەیەی ینی ئەوەش پرسیارە بۆ خەڵک بێگومان ینی ئەوە هەر خۆی سەرکەوتوو نابێت ینی ئەمە ئۆتۆمبیلی کلاسیکەیە لە جیهانە بۆ نمونە چەندەها ئۆتۆمبیلە بینەوەکو جاگوار یان بنتلی ئەمانە نرخەکانیان نەگاتە سەر و 50-60,000 پاوەنەوە مۆدیلیشان 50-60ەکانە ئەوانە لە وڵاتی دەرەوە پێم وابێت لە باج بەخشراون لە باجیشە بەخشێن بەڵێ با بڵێن ژماری ڕەش وەرەگرن کە ژماری ڕەشیان وەگرت تەمەنەکەی 25 ساڵ زیاتر بوو ئیتر باج نادەن لەبەرەوەی کە چوونەتە تەمەنەوە ئۆتۆمبیلەکە خانەنشین بەڵام یعنی ئەو پرۆسەیە هەر سەرکەوتوو نابێت تۆ بێیت ئۆتۆمبیل وەکو جەنابەت فەرموود ینی تۆ چۆن نەتوانێت تەخمینی ئەم ئۆتۆمبیلە بەهاکەی دیاری بکەیت چونکە نرخەکانی خۆمان نەزانین نرخەکانی زۆر جیاوازە لێرە و لەوێ و ئێمە ئۆتۆمبیلمان هەیە بەپێی ینی ژمارە سفرن لەم شارەیە هەمانە ژمارە سفرە لە کۆمپانیایەکە بۆ کۆمپانیایە گۆزنەکەی فەرقی هەیە و بەهاکەشی فەرقی هەیە لە زۆر وڵاتان کە پارەی ڕێگەوبان وەرەگرێت تەنانەت ئەندێ وڵاتی دراوسش ڕەنگە پارەی ڕێگایەکی ئۆتۆبانە گەر هەبێ دەنی جیا کراوەتەوە بەهای پارەکە جیا کراتەوە بەڵام لێرە وابزم بەتەما بوون پارە لەسەر ڕێگاوبانیش وەرگرن هەندێ ڕێگاکەش وەرگرن جیالەوەی کە تۆ لە شارێکەوەچی بۆ شارێکی دیکە پارە وەرگرن ئەوانەگەر بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەو بۆ ئەوە کاتێک ڕەنگە پێم وابێ کاتێکە کە بۆ نمونە ڕێگەوبانێکی باشە بێت تا ئێستش لە بینی هەولێر و سلێمانی و هەندێک شوێنی دیکە ڕێگەکان یەکساییدن یعنی جوتسایید نین ڕاستە خۆی ئەو با بڵێن کۆنجەکشن چارجی پێوە دەبێ ئینگلیزیەوە
ئەو جێگانەیە کە با بڵێن تۆ ئەبێ پارەی لێبێت لە دوو جێگەی ئامادەدانرێ یەکیشیان لە ڕێگەیەکی دەرەوە یان با بڵێن تونێلێکە ئەمە با بڵێن حکوومەت یان کۆمپانیایە هەڵەسێت بە دروستکردنی ئەم تونێلە یان ڕێگایە چەند ساڵێک ئەو کۆمپانیایە یاوە بڵێن حکوومەت ئەو پارێ ئەو شەقامەیان ئەو ڕێگایە بۆ کۆمپانیان کاڵێت تا ئەوەنە ساڵ تۆ بۆت هەیە لە شۆفێران پارە وەربگریتەوە ئەمەیان بەڵام وەکو جەنابەت فەرموو لە بەرامبەریا چی پێشکەش کردووی ڕێگایەکی باش پڕبێ لە خزمەتگوزاریەکی باش شێوازێکی تریشمان هەیە ئەمە لە با بڵێن لە ناو سنتەری شارە لە سنتەری شارە لە پێناوی ئەوەی کە ناو سنتەرەکان نەخنچێ حکوومەت هەسا و سیاسەتی بەکاری هێناوە با بڵێن بۆی زیاتر ئۆتۆمبیل نەچێتە ناو سنتەری شارەوە کردێتی بە کۆنجەکشن چارج بەڵام لە بەرامبەر ئەوەی گواستنەوەی باشگوشتی بزەبێت یان ویستمەوە بڵێم بەڵام دنیای پاسی بۆ ئەڕوا ناو سنتەرەکە لە هەموو کوچە و کۆڵانی شارەکەەوە بۆی ئەڕوا ترامۆی تایە با بڵێن جاری وایە بە قیتاریش دەتوانی بچیتە ناو سنتەری شارەکانەوە یە بەرامبەر ئەمە ینی تۆ ناکرێت تۆ بڕیارێت دەرکەی لە دژی هاوڵاتی لەگەڵیشیا هیچ شتێکی بە پێشکەش نەکەیتەوە تۆ پارە لە منەسەنی بەرامبەر بەچی ینی ڕێگایەکە باشە بۆ دەسەبەر نەکردو پێ دوایە دانانی ئەم جۆرە دەرکردنی ئەم جۆرە بڕیارە هاوشەوەی لە ڕابردووە بڕیارێک دەرچوو پەیوەست بە خوێندنی یاخود پەیڕووکردنی سیستمی خوێندنی سویدی لە کەرتی پەروەردە لێرە لە هەرێمی کوردستان بەڵام دواتر بەهۆی ئەوەی کە کەشەکە ڕەخساو نەبوو ئەوەش هەڵوەشایەوانی ئەمەش هەمان جۆرە لە ڕاستی ئەمە هەتام لە حزەیە سیستەمی ئەگە بۆیان بچێتە سەرەی ئەیکانە ئەگەر پارەکە بگرێ وەربگرنەوە کێشیان نییە ینی بەڵام وەکو سیستەم بە ڕاستی ئەمە تام لە حزەیە ئەمە بۆ دەرێنانی مۆڵەتی شۆفێری لە سلێمانیە سیستەمی دانیمارکی بەکارێنمان لە بینی دووکەوانە من پێم وانە ینی خۆی پرۆسەکە سەرکەوتوو بێ بەڵام هاوردەکردنی هەر سیستەمێ بە مەرجە بەرجی کوردی نەکەی بەبەرە هەڵەیە لان لە ڕاستیات هەر سەرکەوتوو نابێت ئەوە تا ئەمە باشترین نمونەمان ئەوەی جەنابەت باست کردنی خوێندنەکەیە یان بۆ نمونە دەرهێنانی مۆڵەتی شۆفێری لە هەولێر کۆریە و لە سلێمانی دانیمارکیە وەڵام هیچی سەرکەوتوو کاگەردن بۆ ئێمە لەگەڵ وڵاتانی دنیا خۆمان نەگونجین نەو بڕیارانەی کە لە وڵاتانی دنیا هەم بۆ ڕێک خستنەوە و بۆ وەرگرتنی باجێ ئیتر لە هەموو بارێکە داهاتۆ چۆش لە زمینی ئەوە بۆچی ئێمە هەمیشە ڕەشبین بوونەوە سەیری بڕیارەکانی حکوومەت بکەین کە ئەمە بۆ بردن و بۆ گیرفانی خۆەتی بۆ خزمەتکردنی هاوڵاتی بۆ قسەکانت مڕاتی ئەو ڕۆژە پێم وابێ و تەبێژی وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان باسی لەو کرد کە ئەوان ئەو پارەی لە دەوڵەمەندە سەرمایه‌دارەکان وەرەگرنەوە ئیدەنەوە بە هەژاران یعنی ئەمە خاڵێکی ئیجابیە ئەگەر بە هەندوەر بگیرێ نەنیودەین بە هەژارانی تین بە موچە خۆران ینی ئەوی کە من جۆم لە بوو ئەوە خۆی شتێکی ترە بابەتێکی بێگومانێ بڕۆ موچە خۆر هەژار ئەمە ڕاستە بەڵام کە تۆڵی هەژار یعنی کەواتە تۆ شوێنێکت داناوە با بڵێن بۆ هەژارەکان و خزمەتیان بۆ موچە خۆر بەڵێ بۆ موچە خۆرە من پێم وایە یعنی هەنگایەکی هەڵەیە لە پێناویەوەی کە تۆ موچە دابین کە ینی بەڕاستی نازانم ینی حکومەت خۆشی نازانێت چیەکە بۆ چوودی من جەنابەت دەفەرمووی بۆچی بە ئیجابی وەری نەگرین کوا ئیجابیەکان کوایە بۆ چەند ساڵە تا ئێستا کوا هاتوو چۆمان کوا سیستەمی مۆڵەتی شۆفێریمان کوا ڕێگاوبانمان ئیت من چۆن بە ئیجابی وەری بگرم کاتێ بە ئیجابی وەرەگرم هەنگاو ببینم من هەنگاوم نەبینیەوە فەرمووە تا یەک دنیا ئیشکالی هێما و هێڵکاریمان هەیە لە شەقامەکانە شۆفێرمان نەتوانیەوە بەرهەم بێنین ینی شۆفێرێکی باشمان نییە ئەمە شۆفێرمان هەیە نازانێ هێما چییە شۆفێری شەو مۆڵەتیشی بکرێ ئەمانەکە ئەمە تو ئەمە کارەکانت بێ ئەمە سەوابقەکانت چی پێشواچی لە چی بڕیارەکەم کە بڕیارەکە هەر دیاریشە هەڵەیە و میکانیزمەکەشی بە پرۆسی میکانیزمەکەش یار هەڵەیە لە خۆی بۆ خۆیان بەێ سواسیش بۆ گەردن عوسمان چالاکوانێ سپاس بێزویستم پێشەوەی بڕین یەک نقطە بڵێ من ئۆتۆمبیلم نییەوە حەز نەکەن بۆ دیفاکردنە لە ئۆتۆمبیل هەر ئۆتۆمبیلم هەر نییە من سەرکەفتی تماشەوانە جامێ بێن بەدانێکی وەرگرین و پشرامێ بەردەوام بکەین.